بەداخەوە دۆخی هەرێمی کوردستان نەکە لە ڕۆی سیاسیەوە دۆخێکی باش نییە دەتوانین بڵین گەورەترین کێشەی هەرێمی کوردستان لە چەند بوارێکدا کۆبووەتەوە لەوانە کێشەی ئابووری و کێشەی سیاسی و نەمانی متمانە لە نێوان هاوڵاتی و دەسەڵات تەنانەت دابڕانێک هەیە لە نێوان هاوڵاتیان لەگەڵ خودی لایەنە سیاسەکانی کوردستانیش ئەمە شوای کردووەکەوە کوردستان بەگشتی دابڕێ لە مرکزیش لە عراقیش و لە وڵاتانی هەرێمیش و لە جیهانیش لە ڕابردوودا هەندێک هەنگاوی سیاسی و هەندێک هەنگاوی تاکلایەنە لە کوردستانەوەندرا ئەم هەنگاوانە کاریگەری زۆر خراپیان بەجێهێشت لەسەر پرۆسی سیاسی کوردستان و کاریگەری ئابووری و کاریگەری دەتوانین بڵین ئەمنی و سەربازی و مێژووی بۆ کوردستان هەبوو ئەم بڕیارانە خراپشکانەوە ئەم بڕیارانەش بڕیاری دەتوانین بڵین تاکلایە نەبووە بڕیاری کۆی خەڵکی باشووری کوردستان نەبوو هەر بۆیەش دەتوانین بڵین بڕیارەکان سەرکەوتوو نەبوون و کاریگەریان ئەوەندەی بە خراپەشکاوە ئەوەندە بە ئیجابی نەشکاوە ڕێفراندۆم ئەگەر ئامانج لە ڕێفراندۆم ڕاپرسی بێ بۆ بابەتێکی نەتەوەی و نیشتیمانی دیارە مەسەلەی سربەخۆیی بابەتێکی مافێکی هەر نەتەوە و نیشتیمانێکە کورد لە مێژە ئەو حەقی ئەو مافەی هەیە بەڵام لێ زەوت کرایە هەر کاتێک دەرفەتێک بێتە پێش پێویستە کورد داوای ئەو مافە بکە و پێداگری لەسەر بکە جا لە ڕێگەی دیموکراسیانەوە بێ لە ڕێگەی خەبات و هەر جۆرە تێکۆشان بێ دەبێت کورد ئەم مافی سربەخۆیی خۆی بەدەست بێنێ ئەمە مافێکە گردون پێی بەخشیوەوە کۆمەڵگای نێودەوڵەتیش پێی بەخشیوە بەڵام ڕێکاری خۆی هەیە بەداخەوە ئەم مافی ڕاپرسیان ڕێفراندۆم ئەوەی ئەنجامدرا ڕەنگە قسە لەسەر کات و ساتەکەی بێ نەک لەسەر پرۆسەکە پرۆسەیەکی حەقا پێویستە بکرێ و دیموکراسیانەیە کەس ناتوانێت ڕەتی بکاتەوە ئەو لایەنانن ڕەتی دەکەنەوە کە باوەڕێن بە دیموکراسی و باوەڕێن بە مافی گەلان نییە ئەگەر حکوومەتی عراقیان کۆمەڵگای نێودەوڵەتیان هەر وڵاتێکی دراوسێ هەرێمی کوردستان ڕەتی کرد بێتەوە بێگومان ئەوە باوەڕ نەبوون لە سۆنگەی باوەڕ نەبوونیانە بە مافی گەلی کوردستان لە هەر کام لە پارچەکان بێ نەکە لێکۆنە بەڵام قسەکە لەسەر ئەوەیە ڕەنگە بارودۆخی ئەو کاتەی هەرێمی کوردستان بۆ پرسێکی لەم جۆرە ڕەنگە لەبار نەبوو کاتەکەی لەبار نەبوو لە کاتێک بوو حکوومەتی عراقی بەرەو هەستانەوە و بەهێزبوونەوە دەچوو لە کاتێک بوو کۆمەڵگای نێودەوڵەتی زۆر ئۆپشنیاندا کورد بۆ ئەوەی لەم کاتەدا ئەم مافە تحقیق نەکەین و زۆر هەڕەشە و کاردانەوەی وڵاتە هەرێمیەکانیشی لێکەوتەوە لە ناوخۆی هەرێمی کوردستانیشدا لایەنەکانی یەکدەنگ نەبوون جۆرێک لە دوو دڵی و ڕاڕایی هەبوو تۆ تەماشای ئەنجامەکە مەکە ڕەنگە ئەنجامەکە هەم خەڵک لە هەم حاڵەتێک دەنگ بدا بۆ سربەخۆیی و هەم ڕەنگە وەک پێویستیش ئەنجامەکانیش گومانی لەسەر بوو بێ هەموو ئەمانە ئەوەی کە پێمان دەڵێ ئەنجامەکەی ئەوە بووکەوە ئێستا وا دەبینین لە دوای ڕێفراندۆمەکەەوە دەرئەنجامی خراپی لێکەوتەوە کەەوە ئێستا خەڵک خۆزگە تەمەنا دەخوازن کە ئەنجام بەداخەوە شتێکی ڕسمی لێ دەستە بەر نەبوو چونکە دەتوانین بڵین ئەم ڕاپرسێکێکرا ئەنجامەکەی ئەگەر هەرچەند بێ ینی ئەنجامەکەی ئەگەر ڕێژەیەکی زۆریش بە بەڵێ بووبی بۆ سربەخۆیی بەڵام نەبووتە وەسیقەیەکی ڕسمی نێودەوڵەتی یان تەنانەت لەسەر ئاستی عراقیش لە بەغداش دانی پێدانەدرا نەخێر ئەو کارتە بەکار نایەتەوە تەنهاش وەکو شتێکی مێژووی دەبینێ بەڵام وەکو کارتێکی کارپێکراو نابیندرێ و نییە چونکە بۆ خۆی دان پێدراو نییە هەر وەکو ئەوە وایە ئێستا ڕێکخراوێک بێ لە ناو هەرێمی کوردستان ڕاپرسی لەسەر بابەتێکی ئاسایی بکە نەک لەسەر مەسەلەیەکی سیاسی مەسەلەی ڕێفراندۆم بۆ وەرگرتنی سربەخۆیی ڕێکاری خۆی هەیە ڕێکارەکان لە ئەنجومەنی ئاسایش دیاری کراون کەەوە چێن ئەوانەی دەتوانن ڕاپرسی بکەن و پێویستە بە چ قۆناغێکدا تێپەڕن ئەو کاتانێکەوە کۆمەڵگای نێودەوڵەتی ینی متمانەی پێدەکەوە دەبێتە وەرەقەیەکی کاریگەر بۆ نمونە باشووری سوودان زۆر وڵاتی تر هەیە بۆ نمونە لە سکۆتلەندا لە زۆر وڵاتی تر ڕاپرسی کراوە تەیموری ڕۆژهەڵات لە زۆر وڵاتی تر بەڵام پێویستە ئەمە بە ڕەزامەندی وڵاتی مەرکەز بێ وە کۆمەڵگای نێودەوڵەتی بێ بەم ڕێکارانەدا بڕۆ ئەوەی هەرێمی کوردستان ڕێفراندۆم کە ئەنجامدرا نە ئۆکەی هەبوو لەلایەن کۆمەڵگای نێودەوڵەتیەوە لەلایەن ئەنجومەنی ئاسایشەوە نەمەرکەزیش ڕازی بوو ئامادە بوو لەگەڵ تۆ بێتە ئەم دەرگایە بکاتەوە مافی ڕێفراندۆم بداتە تو ئەگەر ئەنجامەکەی هەرچی بوو ئەم قبوڵێکە ئەمە نەبوو ینی لە ڕابردوودا کورد هیچ پشتیوانیی بۆ مەسەلەی ڕێفراندۆم نەبوو نە سیاسی نە قانونی